پێویستیەکان پارەن، گەرمکەرەوەکان وەکو زۆپا و سوتەمەنی نەوت، خواردن بەڕاستی خواردن زۆر گرنگ و زەڕورە. کۆکردنەوەی هاوکاری لە قەزای دەربەنیخان هاوشێوەی شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. لێرە لە ناو بازاڕی قەزای دەربەنیخان چادرێک هەڵداوە و هاوڵاتیانەی کە ئەیانەوێت هاوکاری خەڵکی قەزای چەمچەماڵ بکەن پێداویستەکانیان ئەهێنە ئێرە و دواتر ئەگەنرێت بە دانیشتوانی قەزای چەمچەماڵ کە بەهۆی لافاوەکەوە زیانیان بەرکەوتووە. من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمەلایەکێک لە سەرپەرشتیارانی کەمپینەکە مامۆستاگیان سڵاو لێبێ، پێمان بڵێ ئەم کەمپینە تاوکو بکەی بەردەوامە بێ و چی داواکاریەکتان هەیە لە هاوڵاتیان؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەخێر بن سەرچاو. کەمپینەکە ئێمە 4 ڕۆژە لە ڕۆژی 12 مانگۆ دەستی پێکردووە کە دوێنێ بوو شەممە، لە ڕۆژی سێشەمە کۆتایی پێدێن انشاءالله. ئەوەی کە ئێمە داواکەین لە هاوڵاتیانی بەڕێز، ئێمە بۆ خزمانی خۆمانە، بۆ کەسانی خۆمانە، بۆ هاوڵاتی خۆمانە، بۆی بەیەکەوە کەمێ لە خەمەکانیان کەم بکەینەوە، دەستبار و هاوکاریان بین. ئەم کەمپینەمان لەسەر ئەو ئەساسە ڕاگەیاندوە بەڕاستی. بە تایبەتی لەم تەوقیتاوە حەزەکەم لەم کەناڵەیەوە داوا بکەم جلوبەرێک خەڵک نەیهێنێ. بەڕاستی ئەوەی کە زۆر ئێمە پەیوەندیمان کردووە لەگەڵ برایان و خەڵکی چەمچەماڵ، پێویستیەکان پارەن، گەرمکەرەوەکان وەکو زۆپا و سوتەمەنی نەوت، خواردن بەڕاستی خواردن زۆر گرنگ و زەڕورە. داواکەین لە هاوڵاتیان خواردن بهێنن و زائیدەن ڕاخەرێکە بە کەڵک بێ، بەتانی ئەگە تازە بێ، ئاتەن ئینسان بەتانی تازە بێ هەروە پێی خۆشە لە ڕاستیە. هەتۆچی بۆ میوانیەکیش بەڕاستی حەزەکەی خاوەن ماڵەکە بەتانەی کە ڕێکوپێکت باتێ. لەبەرەوە داوا ئەکەین انشاءالله ئەو پێویستیانەی کە باسمان کرد ئەوانە گرنگەکانن. ئێمە لە خزمەت هەر هاوڵاتێکی بەڕێزین و چادرەکەشمان لە بەردەم قایم قامێت هەیە و بە ئیزنی ئەڵڵا تەبارەک وتەعالا هەموو شتەکانمان لیژانە و شتێکی ڕێکوپێکن و بە ئەمانەتەوە هەموو ئەوەی کە گەشتووەتە دەستی ئێمە ئەگەین دەستی کەسانێکە زیان لێکەوتون بەبێ جیاوازی. باشە دەستەکان خۆشە مامۆستا، زۆر سپاس. ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە، ئەمە پێداویستی ئەو هاوڵاتیانانەیە کە ئەو خواردن و کەلوپەل و پێداویستیان هێناوە لێرە دایاناوە. منە ڕۆمەلایەکێکی تر لە سەرپەرشتیارانی کەمپینەکە کاک فەرمان، خەڵکی دەربەندیخان بەدەمەوە هاتنی چۆنە بۆم کەمپینە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، ئەلبەتە خەڵکی دەربەنیخان نەک لە ئێستا لەسەر جەم ئەو ئەحداسانەی بەسەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە تۆ چی لە ناوخۆ، چی لە ڕۆژهەڵات و چی لە ڕۆژئاوا، چی لەو ناوچانەی دیکە تەنانەت لە خواروی عێراقیشەوە هەڵوێستمان هەبووە. هەر لەم شوێناکە ئێستا ئێمە لێ وەساوین دەیان کەمپینمان لێرە ڕاگەاندنەوە بۆی کەوا بە بەهانای هەموو ئەو کەسانەوە بڕۆین کە خوشک و برای ئێمە لە ناوچە جیاوازەکانی کوردستان بۆ ئەوی کە ئێمە بتوانین خزمەتێکی بچووکیان بکەین. ئەلبەتە ئەم کەمپینێکەوە لێرە ڕاگەاندراوە لەسەر بنەمای ئەو بەدەنگەوە هاتنەی خەڵکی دەربەنیخان بووە لە ماوەکانی ڕابردووە کە ئێمە هەر جارێ بانگەوازمان کردبێ کەمپینمان ڕاگەاندمێ سەری ئێمە و سەری دەربەنیخانیشان بەس کردوێتەوە. ئەم کەمپینە وێنا و با بڵێم نوێنەری هەموو خەڵکی دەربەنیخانە، بەدەنگەوە هاتنی خەڵک لە سەرەتاوە هەتا ئێستا لە هەموو ڕوویەکەوە، چی بە هێنانی مادی، چی بە هەموو پێداویستانە دیکە کە ئێمە ڕامانگەاندەوە وەری ئەگرین زۆر باشە و لە ئاستێکی باشە. ئێستش کە 2 ڕۆژمان ماوە چاوەڕێی بەدەنگەوە هاتنێکی زیاتری خەڵکەکەین، ئومێد دەکەین کە بتوانین بە هەمومانەوە وەکو دەربەنیخان کۆمەکیەکی زیاتر و پێویست و گرنگتر بۆ خەڵک و خوشک و برایانمان لە چەمچەماڵ کۆ بکەینەوە.